منداڵی جوارم کە ئینسانی قوتابی پێویستە لە بەرچاوی بگرێت و پابەندی بێت ئەوەیە کە ئینسان گوناه و تاوان نەکات بەرام، چونکە گوناه و تاوان علم و زانیاری لەبیر ئینسان دەباتەوە. ئیمامی شافیعی ڕۆژێکیان دەچێتە لای مامۆستاکەی و شکاتی ئەوە دەکات، دەڵێت لە بەرکردنم خراپ بووە، شکاتی ئەوەی لەلا دەکات کە چاک شتی پێ لەبەر ناکرێت. بۆیە لە شعرێکیدا دەڵێت شكوت إلى وكيع سوء حفظي فأرشدني إلى ترك المعاصي. شو ملاي ما مستاكم شكاتي أوم للا كرد لويك لبركردنم خراب بوا فأرشدني إلى ترك المعاصي. وارنموني كردم بي قوتم كواز لقناه تاوان بينم، وهروها بي قوتم وأخبرني بأن العلم نور، پێی گوتم کە ئەو زانست و زانیاریە نور و ڕووناکیەکە لە خوای پەروەردگارەوە، و نور الله لا يهدى لعاصي، و نور و ڕووناکی خوای پەروەردگاریش ڕێنمونی ئینسانی تاوانبار و گوناهکار ناکات. بۆیە ئەوڕۆ لە توێژینەوە زانستیەکاندا ئەوە سەلماوە ئەو کەسانەی کە زۆر نەزەر دەکەن خانەکانی مێشکیان لە ناو دەچێت لە گۆڤاری هێفدا کە گۆڤارێکی زانستیە، و لە سەرچاوە زانستیەکانی دیکەدا بڵاو کراوەتەوە ئەو کەسانەی کە زۆر نەزەر دەکەن دەبێتە مایەی لە ناوچوونی خانەکانی مێشکیان. بۆیە زۆر گرنگە برام ئینسان واز لە گوناه و تاوان بێنێت، بە تایبەتی واز لە نەزەر بێنێت. ئەوڕۆ کە دەبینین زانکۆ و پەیمانگاکان زیاتر لەوە دەچن کە شوێنی خۆ عەرزکردنن بۆ خەڵک، بۆ گەنجان. ئەگەر دەچێ زانکۆکان هەرگیز هەز ناکەی کە لە ناو میلەتێکی موسڵمانی پابەند بە دینەکەدای برام، هەرگیز هەز ناکەی ئەو خەڵکە لە ماڵێکی موسڵمانەوە هاتووە، چونکە کە تەماشای سەر و سیما و جلو بەرگی دەکەی لە هیچ شتێکیدا کەمیان نەبێ پابەندی دینەکەیان نین. بۆیە ئینسانی ئیماندار خۆی بپارێزێت لە گوناه و تاوان بۆ ئەوەی کە زانست و زانیاری لەبیر نەچێتەوە.